لە هەرێمی کوردستان و عێراق بەهۆی نالەباری دۆخی سیاسی و ئابووری کۆمەڵاتی تا دێت کۆچی نایاسایی گەنجان و کۆچی خێزانی زیاتر دەبێت بەپێی ئامارەکانی دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارەکان و پەنابەران لە ماوەی 6 ساڵی ڕابردوو 623,225 کەس لە ڕێگەی کۆچی نایاساییەوە ویستیانە بگەن بە ئەوروپا. لەو ڕێژەیە 256 کەس لە ڕێگەی هەندەران گیانیان لەدەستداوە. دەمانتوانی بناغەیەکی سەرکەوتوو و مەبدەیەکی پێشکەوتوو. سەرۆکی ئەنجومەنی باڵای گەنجان و لاوان دەڵێت ئەو پارێزە بەلاحەی بۆ میدیا سێبەرەکان تەرخان دەکرێت دەتوانرێت چەندان دەرفەتیکاری بۆ گەنجان پێبڕەخسێنرێت و ژیانێکی باشتر بۆ گەنجان فراهم بکرێت. ئێمە لەگەڵ ئەوە بووین لە باتی ئەم هەموو پارە خەیاڵیەی کە لە دامەزراوەی میدیایی چەواشەکار و کۆمەڵێک ڕێکاری بێبنەمادا سەرفکرا دەمانتوانی بناغەیەکی سەرکەوتوو و مەبدەیەکی پێشکەوتوو خوازی بۆ ئامانجی استراتیجی نەتەوەکەمانی پێ بنیاد بنین و بۆیە ئێستا واجبی هەموو لایەکە هاوکار بین بۆ بەدیهێنانی خەون و خولای گەنجەکانمان پێکەوە لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ یەک بەیەکی موئەسسەکانی حکومەتدا دیراسەی دۆخی ئەمڕۆی گەنج بکەین و ڕێگر بین هەمومان بە کۆی دەنگ بڵێن نەخێر بۆ کۆچی گەنجان لە ئێستادا ئەگەر ڕۆژگارێک ڕوون بوو بێ لە نەوەتەکانە بەهۆی دۆخی شەڕی براکوژی و ڕاپەڕین و کۆمەڵێک ئەحداسی جیاوازەوە گەنجی ئێمە سەفەری کردبێ بەڵام ئێستا هەرێمی کوردستانەکەمان بایهێندە ئاشتی و ئاوەدانی و ئازادی و دیموکراسی هەیە کە بتوانین ممارەسەی ئەم دۆخە بکەین و پێکەوە هەمومان هاوکار بین. گەنجان و لاوان لە هەرێم هیچ بەرنامە و پلانێکیان بۆ ژیان نییە. هۆکارەکەشی ئەو کەشە داخراوە سیاسی و ئابووریەیە کە حیزبە سیاسیەکان ڕەخساندویانە. دۆخی دەرونی کۆمەڵاتی قورسیان بۆ گەنجان دروست کردووە و ناومێدیان کردوون لە ژیان و کار و ئایندە. قەیرانێک لە دوایەکانی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەخۆیان هەبووە لەسەرەوەی کە گەنجانی هەرێم ڕوو لە دەرەوەی وڵات بکەن. هەروەها بمانەوێ یان نەبوونی هەلی کار و دەرفەتی بەشداری نەکردنی گەنجان لە کاری سیاسی و دۆخی ئابووری هەموو ئەمانە بەسەرێکەوە کاریگەری دەرونی و کۆمەڵاتیان لەسەر گەنجان دروست کردووە ویان لێ کردووە ئومێد و هیوایەکی نەبێ بۆ ئایندەی خۆی هەر کاتێکش گەنج لە وڵاتی خۆیان هەستی بە سەلامەتی نەکرد و ئاسوودە نەبوو و نەیتوانی بنیاتی ئایندێکی باش بۆ خۆی بکات دڵنیایەوە بیر لە بەجێشتنی وڵاتەکەی خۆی کاتەوە. نەبوونی هەلی کار و شوێنی نیشتەجێبوون و قەیرانێک لە دوایەکەکان و موچەوای کردووە زۆربەی گەنجانی کوردستان بیر لە کۆچی نایاسایی بکەنەوە. لەگەڵەوەشدا گەنجان و لاوان نە لە دام و دەستگا حکومیەکان دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت نە لە تایبەتەکان. تەسکەی حیزبی و خزمێنە پێوەری سەرەکیە بۆ دامەزراندن بەوەش هەزاران دەرچووی دانەمەزرا و بێکار کەوتون و ئایندە و چارەنووسیان داوەتە دەستی ئایندەیەکی نادیار. بامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.